کوردستان 24 دنیا عادرم لە تەندروستی بەیانی 24 وەکو هەموو کاتێک لەگەڵتانم بۆ ئەم جارش ئەچینە لای پزیشکێکی پسپۆر لە بواری نەخۆشیەکانی شەکرە و دڵ و هەناوی کە ئەویش دکتۆر سوارە مەولودە. دکتۆر گیان سڵاو لێ بۆ زۆر سوپاس بۆ میواندارێکەوە. سڵاو لێبەر زۆر سوپاس. تۆ پێمان بڵێ نەخۆشیەکانی دڵ چین و پێمان بڵێ خودی جەڵدەی دڵ چییە و نیشانەکانی چین؟ بەڵێ جەڵدەی دڵ یەکێکە لە نەخۆشیە کتوپڕەکان واتە نەخۆشەکە پێش وەختە هیچ نیشانێکی نیە لە پڕێکە نیشانەکانی بۆ دروستە بێت. نەخۆشیێکی بەرباوە لە جیهانە ڕوئەدات. نەخۆشیەکانی دڵ هۆکاری سەرەکی مردنن لە هەموو جیهانە بە دەرەجەیەک هۆکاری مردن بریتە لە نەخۆشەکانی دڵ. ئەگەر بین بێت باسی پێناسەی جەڵدەی دڵکەین بریتە لە گیرانی سەتاسەتی دەمارەکانی دڵ، یعنی ئەو بۆ ڕێخوێنانەی کە ئەچن خوێن ئەبەن بۆ ماسوولکەکانی دڵ یەکێک یان زیاتر لەمانە ئەگیرێ بە 100%. ئێستا گەر بێت و سێری ئەمە بکەین ئەمە ماسوولکەکانی دڵە یەکێک لەمانە یان زیاتر لە کاتی جەڵدە 100% ئەگیرێت. ئەوە ئەبێتە هۆی دەرکەوتنی نیشان لە نەخۆش. لەو کاتە نەخۆش هەست بە ئازارێکی زۆر قورسی سەرسنگێکات، هاواری سەرسنگێکات، کەسەکە هەستەکە قورساییەکی زۆری تایە یان ئەو ئازارێکی زۆر دروستە بێت لە ناوەڕاستی سەرسنگە. ئەو ئازارە لەوانەیە هەر لەو شوێنە ببنێتەوە، لەوانەیە باڵەکانیشی لەگەڵی قورس بێت یان لای خوارەوەی ملی قورس بێت یان ناوشانی قورس بێت. بەلانی کەمە ئازارەکە 20 دقا بۆ نیو سعات ئەمێنێتەوە، بەڵکو جار هەیە زیاتری ژەخانێت. لەو کاتە لەبەرەوەی تۆ دڵ لە گرفتی هەیە، لەو کاتە کارەبایی دڵیش سەریع ئەبێ کەسەکە هەست بە دڵ پەلەپەل بوو نەکات، هەست بە تەنگە نەفەسیەکات، هەستە کە ئاراقکردنەوەی لەگەڵا یان جار هەیە هێڵنج و ڕوشانەوەی لەگەڵا. یعنی گرینگە نیشانەکانی بناستە. ئەمە بە شێوەیەکی گشتی لە خەڵکەوە ئەڕوادات. بەڵام ئێمە هەموو جارەگاڵێن ئەمە بۆ کەسێکی ئاسایی، بەڵام ئەو کەسانەی کەوە بە تەمەنن یان بەرگری لە شیان کەمە یان شەکریان هەیە بۆی شەر نییە نیشانەکانی بۆ شێوە بێت. لەوانەیە کەسەکە لە جیاتی ئازاری سەرسنگ لە بەتەمەنەکان و لە شەکرە ئازاری سەرمەعیدیان هەبێ. ئازاری سەرمەعیدە باڵەکانیان لەگەڵی سڕە بێ ئان ئازار دروستەکە، هێڵنج و ڕوشانەوە ئاراقکردنەوەیکی زۆریان بۆ دروستە بێت. گرنگە نیشانەکە بناسیتەوە، لەبەرەوەی کە نیشانەکەت ناسیەوە چارەسەرەکە خۆشبەختانە بەردەستە. باشە دکتۆر پێمان بڵێ ئەو هۆکارانە چین کە ئەبێتە هۆی جەڵدەی دڵ؟ بەڵێ میکانیزمی جەڵدەی دڵ بریتە لە ئەوەی کەوە ئەو چاوری کە نیشتووە لە بۆڕێکانی خوێ لەو شوێنەی یەکی لە شوێنەکانە تووشی ڕوشانە بێت لەوێ ئەتەقێتەوە. ئەم چاوریە بڵاوە بێتەوە بە ناو بۆڕێکانی خوێن، بۆڕی خوێنەکە ئەگرێ 100%. ئەمە پێوێترێت جەڵدەی دڵ. چی هۆکارێکەکەن ئەوەی بێتە هۆی نیشتنی چاوری لە بۆڕێکانی خوێن؟ لە جیهانە نوە هۆکاریان داناوە پێیان توێ ڕسک فاکتەر. ئەم کەسێک ئەمانەی تیابێت تا ژماری فاکتەرەکانی زیاتر بێ مەترسی بە نەخۆشیەکانی دڵ و جەڵتە زیاترەکە. تەمەن ڕەگەز بۆ ڕەگەزی نێر زیاترە لە ڕەگەزی بێ، تا تەمەنە زیاتر بێ نەخۆشیەکان دڵ زیاتر لە کەسێکی گەنج، کەسێک فشاری خوێن زەختی هەبێت، کەسێک شەکرەی لەگەڵا بێت، کەسێک چاوریەکانی خوێنی بەرز بێت کە کۆلیسترۆڵ و چاوری خراپ LDL-ە، یان کەسێک نەخۆشیەکانی دڵ بە بۆماوە هەیان بێ. بۆ منە لە خێزانەکەی لە تەمەنێکی گەنجی براکەی باوکی یان دایکی یان خوشکێکی بردنێکی کتوپڕ ئەمرێ ئەڵەن هۆکارەکەی دڵ بووە، ئەبێ ئەم کەسە پشکنین بکە ئەگەر کەسەکە لاوازیش بێ، ئەگەر کەسەکە جگەرەش نەکێشێ. هەروەها جگەرە کێشان یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان. یەکێکی تر هۆکار سێدنتەری لایفستایل، یان کەسەکە ژیانەکە بریتە لە دانیشتن، جوڵەی تیان نییە. ئیتر بۆ منە مۆزەفە ئیشەکەی زۆربەی کار دانیشتنە، زۆربەی کار ناو سیارەیە، جوڵەی تیان نییە. هەروەها خواردنەکەی ناڕێک، خواردنەکەی تەندروست نەبێ، خواردنەکانی بریتی بێ لە چاوری و خوێ و لەم بابەتانە. ئەمانەش هۆکار. یەکێک تریش کە لە بیرمانە چێ سترێس و قەلاقیە. پێشتر سترێس و قەلاقی ئاوت زۆر پەیوەندی پێ نیە، بەڵام لە زانست تازە دەرکەوتووە قەلاقی کەسە لەژێر قەلاق و سترێسا بێت یەکێکە لە ڕسک فاکتەرەکان بۆ نەخۆشیەکانی دڵ. زۆر سوپاس بۆ تۆ دکتۆر، زۆر سوپاس بۆ ئێوەش.